ئامادەکاری بۆ پێشکەشکردنی مۆنۆدرامایەک کە بێگومان تەواوی ستافەکەی هەم نووسەر و هەم دەرهێنەری کوردن و مۆنۆدرامەکە لەلایەن هونەرمەند گەزیزە عومەرەوە نووسراوە و بێگومان لەلایەن یەکێک لە دەرهێنار هەرە دیارەکان کاویش زۆر بەڕێز نەژاد نەجمە کاری دەرهێنانی بۆ کات واروە هاوار فارسیش ڕۆڵی سەرەکی لە نێو مۆنۆدرامەکە یاگەڕێت بۆ قسەکردنی زیاتر لەسەر مۆنۆدرامەکە و زانیاری زیاتر ئێستا لە ڕێهێڵی تەلەفۆنەوە زۆر بەڕێز کاک نەژاد نەجممان لەگەڵە بێت کە بەڕێزیان دەرهێنەری مۆنۆدرامایی وەک قەقنەس دەسووتێم. کاک نەجم سڵاوت لێبێ کاک نەژاد سڵاو لێبێ وارەت باش بێ. زۆر سپاس بۆ تۆ کاک نەژاد ئەگەر زانیاریەکمان بێتێ لەسەر ئامادەکاریەکان بۆ مۆنۆدرامایی وەک قەقنەس دەسووتێم لە ئێستا ئامادەکاریان گەیشتوو بەکێ و کەی بەنیازن نمایشی بکەن. دیارە مۆنۆدرامای وەک قەقنەس ئەسووتێم لە نووسینی مامۆستا گەزیزە عومەر و سینۆگرافە و دەرهێنانی خۆمە نواندنی شانۆکاری دەتوانێت شاری کەرکووک هەوار فارس ئەمە بەرهەمی گروپیشانەی هەوارە. دیارە ئێمە هەر ئەم ساڵ لە مانگی دووە بەشداریمان کرد لە فستیڤاڵی نێودەوڵەتی مۆنۆدرامای قەرتاج لە وڵاتی تونس. یەکەم نمایشمان لەوێ بوو بە بەشداری زیاتر لە 17 وڵات. دیارە ئێمە وەکو میوان بەشدار بووین. ئامادەکاریەکانمان ئێستا بۆ کەرکووک بوو بەڵام بەداخەوە سەنتەری ڕۆشنبیری کەرکووکە جێگەی نمایشەکانە ئێستا لە نۆژەنکردنەوە و ئامادەکردنە بۆ یەکی حەوت کە ئەو سنتەرە ئەکرێتەوە. بۆیە ئێمە بڕیارماندا هەر لەم مانگەیە لە 15 مانگ بەدواوە لە شاری سلێمانی نمایشی دووەممان بکەین بۆ ماوەی 2 ڕۆژ. دیارە ئەم نمایشە بۆ 2 ڕۆژ لە شاری سلێمانی هەر لەم مانگەیە نمایش دەکرێت. بەڵێ کاک نەژاد ئەم دەقا لە نووسینی یەکێک لە خانمە شانۆکارەکانە کە ڕەنگە زۆرێک لە معاناتەکانی خۆی ڕەنگی دابێتەوە لەناو ئەم دەقەیە، بەڵام تۆ وەکو دەرهێنەرێک چی زۆر سەرنجی ڕاکێشایی لەناو ئەم دەقا و وای لێ کردیت کە بیکەیتە کارێکی شانۆی و نمایشی بکەیت؟ دیارە دەقەکە ینی ئەوە گومانی تیانی هێشێکە لە شاکارە جوانەکان کە مامۆستا گەزیزە بە خۆشحاڵیەوە من یەکێکم لەوەی کە ئەم دەقەم هەڵبژار زیاتر لە 17 دەقەم لە بەردەستە بەتایبەت مۆنۆدراما دەقی بڵێ نێودەوڵەتی و ناوخۆیی و بڵێ وڵاتی ئێرانەوە، بەڵام ئەم دەقەم هەڵبژار. دیارە ئەم دەقە بەخۆ یەکێکە لەو دەقانە کە ستایل و شێوازێکی جیانی هەیە تەقریبەن، چونکە دوا گۆرانی چایکێش بە هەمان شێوە کە نووسەری گەورە چیخۆف بە هەمان شێوە دەیان دەقیتر هەیە لەم چەشنە کە باس لە معانات و ئازاری هونەرمەند بەگشتیەکە. بەڵام ئەمەی مامۆستا گەزیزە چووکە لە هەڵقوڵا و ئازاری ناخی خۆیەتی دواتر ئەو ئازارە وای لێ کردووە زۆر بە ڕاستگۆیانە وشەکان ببینرێ یاخود بەردکەوێ. بۆیە ئەوەی کە سەرنجی ڕاکێشام دیارە کۆی نمایشەکە سەرنجی ڕاکێشاوە، بەڵام ناونیشانەکە یەکێکە لەو خاڵانی کە زۆر بە جوانی کاری تێکردو و لەگەڵ ماوەڕۆکەکە و لەگەڵ ئازار و معاناتی نمایشەکە زۆر ئەگونجەیە کە وەک قەقنەس ئەسووتێم. دیارە ئیشکردنی من بۆ ئەم دەقە لە ناونیشانەکەەوە دەستی تێکرد. زیاتر لە مانگونیوێک من سێرج و بەدواداچوون و پرسیارم لە دەیان نووسەر و دەیان کەفایەتی بەتابەت لە کوردستان کردووە لەسەر ناوەکە. ئەم ناوە قەقنەس بەتایبەت کە باس لە باڵندەیەکی ئەفسانەیەکە، ناوەکە ناوێکی یۆنانیە، بۆیە ناوەکە زۆر سەرنجی ڕاکێشان بەتایبەت لەگەڵ ماوەڕۆکەکەیە. بەڵام زیاتر من کارم لەسەر بەتایبەت دەستپێکم لە ناوەکەەوە بوو، دواتر گەڕانم بە دوای بەتایبەت لای جەلالدینی ڕومی مەولانەی ڕومی کە سوودم زۆر لە تەسەوف و سەما و شعرەکانی مەولانەی ڕومی کرد کە ڕنگدانەوەی گەورەی هەیە لە نمایشەکەم. زۆربەی چکەکان و مەشەدەکان
لەم نمایشە بە تایبەت لەم شێوازی کە من ئیشم تیا کردووە شێوازێکی زیاتر ئاهەنگسازی و یاخود لەو چەشنەی کە تەقس زیاتر ڕەنگەداتەوە لە نمایشەکەیە بۆیە کاری من زیاتر لە مۆسیقا و گۆرانی و سەمایە چکە شێواز ستایلی من ئیشکردنی من بە تایبەت لە سەرەتای دەستپێکردنەوە بەم چەشنە هاتووە بە تایبەت لەم نمایشە زۆر سوودم لە ئەو سەما و ئەو مۆسیقا تەسەووفانە وەرگردووە دواتریش گەڕاومەتەوە لای چاوەڕوانێکی بیکرد بە تایبەت ئیشم لێ کردو زۆر بە تەرکیزەوە کارم لەسەر بەڵێ کاک نەژاد وەکو دواپرسیارم بۆ بەڕێزت تا چەند بەکارهێنانی بۆ نمونە چیرۆ یاخود دەقی نووسەرانی کورد دەستگیرۆیەک و پاڵپشتیەک ئەبێت بۆ ئەوەی کە بتوانن ئەوان لە ئایندەیە جوانتر باشتر بنووسن و ئێوەش بتوانن کارەکان بکەنە کاری شانۆی و مۆنۆدرامە یانە هەر دەقێکە ئەنووسرێ تا نەیاتە نمایە بەتایبەت دەقی شانۆ تا نەیاتە نمایشکردن وەکو ئەوە وایە مناڵێکی لە سکی دایکیا بێ و لە دایک نەبێ کاتێک نمایشەکە ئەکرێ ئەو کاتە دەقەکە بە بۆتونی من لە دایکە بێ کاتێک ئەبینرێ و خەڵک چێژی لێ بینرێ ئەبینێ ئەو کاتە دەقەکە دروستە بێ مامۆستا گەزیزە بە خۆشحاڵی ئەم دەقە دیارە خۆشی وەکو دەرهێنەر کاری لەسەر کردو چەند دەرهێنەرێکی تر کاریان لەسەر کردو پێم وایە خەڵاتشی بردووە ئەوەی کە گرنگە لێرە بەداخۆ ئێمە نووسەرەکانمان تا ڕادەیەک کەمتر دەقیشە بەتایبەت لە بواری شانۆ دەقنووسمان زۆر کەمە قەڵەمەکانمان زۆر کەمە بەڵام ئەوەی کە هەن دیارە کەسانی زۆر باشن هیوادارم لە هەموو ئازار و خۆشی و ئەو شتانی لە ناو کووردا هەیە بنووسێ بەدەق و بۆی ئێمە شۆک و دەرهێنەرەکان وەکو شانۆکارەکان بتوانین بخینە سەر ستەیج وەکو نمونەیەک لە وڵاتی تونس زیاتر لە 17 وڵات ئامادە بوو ئێمە بە زمانی کوردی ئەو هۆڵی کە پڕ لە بینەر بوو سەر دەمە و بینەرانە لە ڕێی میلۆدی و ئاواز و شعر و سەما و جەستەی ئەکتەرێکی کوردەوە توانیمان ئەو پەیامە بگەێنین بەڵێ دەستەکانت خۆش بێ